ئازیزان و خۆشەویستانی ئێمە لە هەرکوێکن بینەر و بیسەری پرۆگرامی ئەمڕۆ شاشە ڕەنگینەکەی گەلی کوردستانن جوانترین سڵاوتان لێبێ و ئێوارەتان باش. هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان خوازین. هیواخوازین کە ئەم ئێوارێژ کە بە پرۆگرامێکی نوێەوە بە یارمەتی هاوکارم هاتوونەتە لای ئێوەی ئازیز و خۆشەویست پرۆگرامێک بێ بەدڵی ئێوە بێت و هەتا کۆتایش لەگەڵمانە بمێننەوە. ئازیزان وەکو هەموو ڕۆژێک ئەم ڕۆژ میوانێکی تایبەتمان هەیە. میوانەکەی ئێمە ئەو مامۆستای زانکۆیە و لەگەڵ ئەوەشدا نووسەرە. ئەو مامۆستا هەرێم عوسمانە کە ئەم ئێوارە لە ستۆدیۆ لە لای ئێمە میوانە. مامۆستا هەرێم زۆر بەخێر بێت. زۆر سپاس ئێوارەتان باش. تەندروستیتان چۆنە؟ زۆر سپاس. یخوا باش بن. خۆشحاڵین کە ئەمڕۆ لە لای ئێمەیت. هیواخوازین کە گفتوگویەک بێت بەدڵی تۆ و بینەرانیشمان بێت. هیوادارم بتوانین سوودێ بگەێنین بە بینەرانتان. هیوادارین. مامۆستا هەرێم ئەمەت باسێکی ئەومان بکەیت سەرەتای نووسینی تۆ کە دەستت کردو بە نووسین بۆ کەی دەگەڕێتەوە. بەڵێ. من نزیکەی 20 ساڵێک بەر لە ئێستا بە کاری ڕۆژنامەوانی دەستم پێ کرد. یەکەم ئەزبوونی ڕۆژنامەوانیشم لە ڕۆژنامەی هاوڵاتی بوو. بە نووسینی ستون بە ڕاپۆرتکردن ماوەیەک بەردەوام بووم. دواتریش درێژەما بە کار و چالاکیەکان لە بواری ڕۆژنامەگەری کوردیە و بەردەوامیش من خوێندوومەتەوە لەگەڵەوەی کە کاری ڕۆژنامەگەریم کردووە. زۆرتر لە 2 بوارە کارم کردووە لە ڕۆژنامەگەری کوردی. ئەویش بواری ئەدەب بووە و بواری فەلسەفە. ئەو 2 بوارە بەتایبەت من کارم تیا کردووە. هەرچەندە بوارەکانی تریش کەم تا زۆر کارم تیا کردو، بەڵام بە جۆرێک لە بواری ڕۆژنامەگەریە هەوڵم ماوە لەو 2 بوارەیە زیاتر جەخت بکەمەوە و کاری خۆم بکەم. بۆ دواتریش خۆتەزانی کە بەردەوام کارەکەیت خۆت قەڵەمی خۆت هەیە و ئەتوانی خۆت بنووسیت. هەر لە دەستپێکەوە من نووسینم هەبووە، بەڵام یەکەم بەرهەمی بڵاو کراوم لە 2012 وەکو کتێب بڵاو کردەوە کە ئەکادیمیای کوردی چاپی کرد. کتێبەکە بەنای چەمکی مردن لە زمانی کوردیە کە خۆی پێگاتە بوو لە ئاکامی توێژینەوەیە کە خوێندکاری زانکۆ بووم لە کۆلێجی زمان و ئەدەبی کوردی زانکۆی سلێمانی. ئەو بەرهەمە بووە بەرهەمی توێژینەوەی 4 ساڵەکەم. من لە قۆناغی دووەوە کارم لەسەر ئەو بەرهەمە کرد و بۆ قۆناغی 4م کە هەر خوێندکارێک پێویستە توێژینەوە پێشکەش بکات، من ئەو توێژینەوەیم پێشکەش کرد. خۆشبەختانە بە ماوەیەکی کەم کە ئەوەندەی من ئاگادار بم، یەکەم بەرهەم بۆ هی خوێندکاری بەکالێرۆس کە لە ئەکادیمیای کوردی بکرێ بە کتێب و هەر ئەو بەرهەمە بەشێکی ئەو ساڵە لە فستیڤاڵی گەلاوێشە بەشێکی ئەو کتێبە خەڵاتی یەکەمی وەرگرت. کتێبەکە بەگشتی لە ناونیشانەکەی بریتە لە چەمکی مردن لە زمانی کوردیە و هەوڵێکە بۆ تێگەشتن لە مردن لە ناو بیرکردنەوەی کوردایە خۆت جیهانبینی تاکی کورد و کۆمەڵگەی کوردی چۆن لە مردن ئەڕوانێت. کارەکە لەسەر ئەوە بوو. دواتریش بەرهەمی تر هاتە دەرەوە و کاری ترم هاتە دەرەوە کە زۆرتر لە بواری کورد و فەلسەفەیە بوو کە کتێبی باش ئەچینە سەر هەموو کتێبەکان لە چی بوارێکدان. ئێمە هیوای سەرکەوتن بۆ خوازین دەستخۆشی بۆ ئەو کارە جوانانە و کارەکان دیارە گرنگن بۆیە گرنگی تایبەتیشی پێدراوە. بەڵام پرسیارێک لێرە دروست بوو، تۆ بۆچی خۆت خوێندنی کوردی تاو کردو بەڵام کتێبەکانت زیاتر فەلسەفین؟ دیارە خوێندن و خوێندنەوە بەشێکە لە عەشق و ئارەزووی تاکە کەسی خۆم کە هەر لە سەرەتاوە من خوێندنەوە بەر لەوەی کە بچمە زانکۆ ببم بە خوێندکار. من هەر خوێندوومەتەوە و عەشقێکم هەیە بۆ خوێندنەوە. سەرەتای خوێندنەوەشم بە ئەدەبیات دەست پێ کرد زۆرتر. ئەدەبیات بە خوێندەوە، ئیتر چیرۆک، ڕۆمان، شەعر، ڕەخنەی ئەدەبی، تیۆرە ئەدەبیەکان. بەڵام کاتێک ئەچتە ناو ڕەخنەی ئەدەبی تیۆرە ئەدەبیەکانەوە زۆربەی ئاماژەکان ئەدبەن بۆ ناو فەلسەفە، واتە زۆربەی بناغەدار ڕێژەرانی تیۆرە ئەدەبیەکان فەیلسوفەکان بوون. ئەم پێویستیە بۆ من کە بگەڕێمەوە بۆ سەرچاوە، کە بگەڕێمەوە بۆ بنەڕەتەکە، کە بزانم ئەم فەیلسوفانە کە بناغەدا ڕێژەری بە بۆچوونی من زۆربەی ئاڕاستە جیاوازەکانی فکری مرۆڤایەتین، چ لە بواری ئەدەب، چ لە بواری زمان، کۆمەڵاسی، دەروونناسی،
ئەم فەیلسوفانە کێن و چۆن بیریان کردوتەوە شەیدا و تینوێتی من بە ئەدەبیات نەئەشکا بۆیە زۆرتر هەوڵما کە بچمە ناو خوێندنەوەی تێکستە فەلسەفیەکانەوە کاتێکش لە فەلسەفە نزیک بوومەوەی تر عشقی فەلسەفە زۆرتر بردمی مەودای کارکردنیشم لە ناو ڕۆژنامەگەری کوردیا چۆ ناو فەلسەفە دوجار لە ناو ڕۆژنامەگەری کوردیا کە ساڵانێکی زۆر من کاری فەلسەفە هێنانی فەلسەفە بۆ ناو ڕۆژنامەگەری کوردی بوو بە عشق و خلیایەکم کە ماوەی چەند ساڵێک من هەوڵم لەو بوارەیە کارکەم و دوجاریش بە بەرهەمی کتێبیش درێژەم پێیاوە تا ئێستاژ من هەر بەردەوامم بۆیە فەلسەفە گرنگیەکی تایبەتی هەیە بۆ هەموو بوارەکان و بە تایبەت بۆ ئەدەبیش کە ڕۆحیەتی هەردووکیان ڕۆحەتێکی نزیکن لە یەکەوە لە جەوهەرا زۆر نزیکن لە یەکەوە بەڵام وەکو خوێندنەوەی فەلسەفی بۆ تێکستە ئەدەبیەکان بۆتە بەشێک لە بیرکردنەوە و ئارەزوو توانە و کاری من کە پێم گرنگە بەو چەشنە کار بکەم. زۆر باشە کەواتە بۆچی مامۆستا هەرێم گەڕاوەتەوە زیاتر بۆ لای فەیلسوفە کۆنەکان یاخود بۆ وێنانی کۆن یاخود لە دەقە فەلسەفیەکانیە ئەو دەقە کۆنەکان بڕوژێنێت یاخود وەکو پرسیار ئاراستی بکات. بەڵێ لە ڕاستیە خوێنەوەی فەلسەفە پێویستی بە قۆناغ بەندیە واتە قۆناغ بە قۆناغ ئەوە نییە کە تۆ لە بوارەکانی ترابۆنم لە بواری زانست یاخود هەر بوارێکی تر ئەتوانیت بە ئاسانی لە ئێستایە بۆ منە چی بەرهەم هاتووە و ئەوانە بخوێنیتەوە بەڵام خوێندنەوەی فەلسەفە جگەلەوەی کە ئارامیەکی پێویستە هاوکات پێویستی بە قۆناغ و زنجیرە بەندیە واتە تۆ ئەگەر بۆ منە لە بەرهەمەکانی پێشوو تێنەگەیت ناتوانیت هەنگاو هەڵگری بۆ تازەگەری بۆ پاش تازەگەری بەواتە یەکتر فەلسەفەی کلاسیک بنەڕەتێکە بۆ داهاتنی فەلسەفەکانی دوای خۆی هەر فەیلسوفە و توانیوێتی کۆشکێک بنیاد بنێەوە لەناو ئەم کۆشکەیە میوانداری فەیلسوفەکانی تر بکات و ڕێگە خۆشکا بۆەوەی کە فەیلسوفەکانی تریش کۆشکی خۆیان هەبێت لە بواری فەلسەفەیە بۆیە گرنگی گەڕانەوە بۆ ناو قۆناغەکانی کۆن زۆر پێویستە بەڵام بواری کارکردنەکەی خۆم جگەلەوەی کە گەڕانەوەی تایبەتی هەبوو بۆ ئەمووە زۆریش پێویستە بەڵام کارکردنە سەرەکیەکەی من زۆرتر لە ناو قوتابخانەیەکی فەلسەفیایە کە نوێیە ئەویش فەلسەفەی بوونگەرایەتیەوە بە تایبەت فەیلسوفی ئەڵمانی مارتن هایدگەرە کە هەوڵە ماوە بە پێی توانە تێگەشتنی بوونگەرانە و ئۆنتۆلۆژیانە بۆ بوونی مرۆڤ بۆ جیهان و بۆ ئەو پێکهاتانەی کە لە ناو جیهان و بوونی مرۆڤ و پەیوەندیەکانیان هەن چۆن لە ناو ئەدەبیات تا ڕەنگەیەنەوە چۆن بتوانێت خوێندنەوەیەک لەسەر ئەم بنەما بوونگەراییە بۆ تێکستە ئەدەبیەکان بکەین بۆ ڕخنەی ئەدەبی بکەین ئەوە بووکە لە ساڵانی ڕابردووە پێش چەند ساڵێک یەکێک لە هەوڵەکانی خۆم لە کتێبێکا کە چڕم کردەوە ئەویش بریتی بوو لەوەی کتێبێک بنووسم بە ناوی دامەزرانی بنەمایەکی ئۆنتۆلۆژی بۆ ڕخنە کە هەوڵێک بوو بۆ ئەوەی چۆن بتوانین لەسەر بنەمای ئۆنتۆلۆژی و فەلسەفەی مارتن هایدگەر بە تایبەت خوێندنەوەیەک شیکاریەک بە جۆرێک ئەگەر مافی ئەوەم هەبێت چۆن تیۆرێک داڕێژین بۆ ڕخنەی ئەدەبی جیاواز بێ لەو تیۆرانی کە پێشتر لە ڕخنەی ئەدەبیە بوونی هەبووە کە دیارە من لە کتێبەکەی ئاماژەم بە قوتابخانە ئەدەبیەکان یاخود با بڵێن تیۆرە ڕخنەیەکان کردو کە سێ کوچکەی ڕخنەی با بڵێن سێ کوچکەیەکمان هەیە ئەیژن و سەر و دەق و خوێنەرن کە ئەم سیانە توانین بڵێن قوتابخانە ڕخنەیەکانی لەسەر بنیان دراوە لە کلاسیکەوە بۆ تازەترینیان کە تیۆری وەرگرتنە و خوێنەر ئەکا بە سنتەر من لەو کتێبەیە باوڵم هەوڵم داوە کە چۆن فەلسەفیانە و بە تایبەتیش لەسەر بنەمای ئۆنتۆلۆژی هایدگەر مارتن هایدگەر تیۆریکی ڕخنەی یاخود ئایدیایەکی ڕخنەی بهێنمە ئاراوە چۆن بتوانین پێگاتەیەکی کاری لەسەرەکەی لە ئێستا ئەوە وەکو کتێب دەرهاتووە بەرهەم هاتووە و بۆ ئایندەش بەڕاستی ئەمەیە کە درێژەی پێ بەم وەکو بواری پراکتیزەکردن یاخود جێبەجێکردن لە ناو تێکستە ئەدەبیەکانە چۆن ئەکرێ با بڵێن ئەو تیۆرە یاخود ئەو ئایدیای نوێی کە من لەو کتێبەیە تەرحم کردو چۆن بتوانین
جێبەجێ بکەین یاخۆت هەوڵێکی پراکتیکی بدەین. زۆر باشە کەواتە تۆ کتێبێکت هەیە کتێبی نالی شیکاری فەلسەفی دەرونی باسێکی ئەم کتێبەمان بۆ بکە پەیوەندی فەلسەفیەکان لە بە بچی پەیوەندێکی بە شاعیرە کۆنەکانەوە هەیە. بەڵێ ئەو کتێبە یەکێکە لەو بەرهەمانە کە هەوڵێک بووە بۆ تێگەیشتن لە نالی. من لە سەرەتایە کە خوێندکاری بەکالۆرۆز بووم مامۆساکان کە با بڵێن شعری نالیان هێنایەوە زۆر بە باشی نەمەتوانی لێی تێبگەم چونکە تێکستی کلاسیک تێکستێکی زۆر تایبەتە باگراوندەکەی جیاوازە مێژوەکەی جیاوازە زمانەکەی جیاوازە فەزاکەی کەشەکەی خەیاڵەکانی هەموو شتێکی جیاوازە لەوەی کە من ێستا بۆ نمونە لە 2020 تا ئەژیم و ئەگەڕێمەوە بۆ 150 ساڵ لەمەوە پێش ئەو زمانی کە لەو کاتەیە بەکار هاتووە لەگەڵ ئێستا چەند جیاوازی هەیە ئەو خەیاڵی کە نالیەکی شاعیر لە سەردەمی خۆیان خەیاڵی کردووە کاریگەریەکانی چواردەوری بزوتنەوە ئەدەبیەکان یاخود با بڵێن کاریگەری ئەدەبیەکان زۆر جیاوازە لەو کاریگەریانی کە ئێستا هەیە بەواتایەکی تر کەشەکە هەمووی گۆڕاوە ئەو نالی بۆ من سەخت بوو تێگەیشتن لە نالی بۆ من سەخت بوو بەڵام وەکو کەمیەکیش ئەمبینی لە بوونی خۆماکە من خوێندکاری بەکالۆرۆسم و خەریکی ماستەرم لە بواری ئەدەبیاتە بەڵام نەتوانم ئاور لە شعری کلاسیک بەمەوە یاخود لانی کەم بۆ بوونی خۆم بتوانم لێ تێ زۆر باش تۆ تەنها کار لەسەر نالی کردو یا خۆ شاعیرەکانی دیکەش هەبووە وەکو لانە فەلسەفیەکەی لە کلاسیکە ئەوەی کە زۆرتر کارم لەسەر کرد بێ نالی بووە هەڵبژاردننی نالی بووە لەم کتێبەیە کە تەرخان کرا بۆ نالی هەوڵێکە بۆ تێگەیشتن لە نالی بە دوو ڕەهەند ڕەهەندێکیان ڕەهەندی شیکاری دەرونیە کە دوو ئاڕاستەم وەرگرتووە لایانی دەرون شیکاری سۆفیگەری کە با بڵێن ئەوە لە ناو سۆفیگەری و عیرفانایە کە زۆرتر ئەتوانی بڵێن باگراوندێکی ڕۆژهەڵاتی هەیە و ڕەهەندێکی تری دەرون شیکاریم وەرگرتووە کاویش دەرون شیکاری لاکانی پێڵن کە لە دوای فرۆید و یۆنگ لاکانمان هەیە کە وەکو دەرون شیکارێکی هاوچەرخ ئەم دوو ڕەهەندە دەرون شیکاریەکە ڕەهەندێکی غەربی هەیە لەگەڵ ڕەهەندێکی ڕۆژهەڵاتی هەوڵم داوە سوودی لێ وەرگرم بۆ شیکارکردنی لالی و لە پاڵیشا چوارچێوە یاخود با بڵێن باگراوندە فەلسەفیەکە لە ناو شعری نالیە کە بۆ خۆمەکو خوێنەرێکی فەلسەفا ئەو باگراوندە فەلسەفیە بەردەوام ئامادەی هەیە لە خوێندنەوەکانمان لە نووسینەکانمە لەناو ئیشکردن لە شعری نالیا جەم کردوێتەوە و تۆ تەنها مامۆستا هەرێم شیکاریت بۆ ژیانی نالی خۆی کردو یاخود بۆ تێگەست و شعرەکانی نەخێر بەی جۆرە من لە پێشەکێکەشان نووسیمە کە زۆر سەرچاوەمان هەیە لەسەر ژیانی نالی کە خوێنەر دەتوانێت بە ئاسانیوانی دەستکەوێت بەڵام ئەوەی گرنگە تێکستەکانی کە من هەڵبژاردەیەک لە تێکستەکانی نالیم هێناوە شیکاریم کردووە و دوو ڕەهەندی زۆر گرنگ لە ناو شعری نالیا کە بۆ من کێشە بوون لە کاتی خوێندنەوەی شعرەکانی نالیا من بەرمەکەو ینی نالی بەو جۆرە بخۆی بۆ من نیشان ئەدا کە نالیەکمان هەیە مەلایەکی گەورە و ڕێز لێگیرا و پایە بڵند کە لە شعری دڵداری و لیریکیە کاتێک کە شعر بۆ یارەکەی ئەڵێ بۆ خۆشەویستەکەی ئەڵێت تا ئەو پەڕی خۆ کەمکردنەوە خۆ بچووکردن کە ئەگاتە ئەوەی کە خۆی بکا بە سەگی بەرقاپی یارەکەی ئەگاتە ئەوەی خۆی بکا بە تۆزی بەرپێی زۆر لەناو ئەم شعرانەیە هەیە بەڵام لە پاڵیشان نالیەکی ترم بەرکەو کە شعرەکانی وەکو دوڕ و گەوهەر مرواری نیشان ئەیە کە کەسانێک ئەتوانن لی تێبگەن کە خۆیان بەرز بکەنەوە یاخود نالیەک لە ئاستی ئەدەبیاتی جیهانیان کاڵێ فارس و عەرەب و تورکم هەرسێ بە دەفتەر گرتووە نالیەکی گەورە ئەبینین ئەم نالێ نییە کە لە ناو شعری دڵداری و لیریکیە ئەیبینین ئەم دوو ڕەهەندە کە لەوە ئەکەیتەوە چۆنە ینی کەسایەتی نالی چۆنە و باگراوندی نالی بۆچی لێرە وایە بۆچی لێرە وایە لە ڕووی دەرم شکاریەوە لە هەمووشی گرنگتر ڕەهەندی عیشق لە ناو شعرەکانی نالیە کە ڕەهەندێکی زۆر بەرزە زۆر باڵایە ئاوڕم لێیاوەتەوە بە چڕی با بڵێن لە ناو کارەکە زۆر باشە کتێبێکی دیکە لە بەردەستی منە لیرکی گۆران ئەگەر باسێکی ئەم کتێبەمان بۆ بکەی لە ڕوانگەی بنیادگەری کراوە و تاڵکرانە
باسێکیەوە ماڵ دیارە ئەو کتێبەی بە دەستی بەڕێستەوەی ئەوە پێگاتوە لە نامی ماستەرەکەم کە خۆشبەختانە کراوە بە کتێب ئەوە هەوڵی چەند ساڵێکی کارکردن بوو لەگەڵ مامۆسای خۆشەویستم پرۆفیسۆر دکتۆر ئەنوەر قادرجاف کە سەرپەرشتیاری نامەکەی کردم زۆر بەدڵسۆزانەوە زۆری لێ فێر بووم خۆشی هەر بۆ کتێبەکە پێشەکی نووسیوە کاتە خوێندکاری ماستەر بووم دکتۆر ئەنوەر پرۆپۆزەڵی پێشکەش کرد بوو کە پێگاتە بوو لەم ناونیشانە من لیریکی گۆران شعری لیریکی گۆران پێشتر شعری گۆرانم خوێندبووە بەڵام ئارەزوم لێی نەبوو و لە هەمووشی ناخۆشتر ئەو تیۆرەی کە کارم لەسەر کردووە بنیادگەری ئەویش بۆ من بەرکەوتنم لەگەڵ یا پەیوەندیم خۆش نەبوو لەگەڵیا مامۆساڕێن بۆچی ئەو کتێبانە یاخود ئەو شاعیرانەی کە تۆزێ قورس بۆ تێگەشتن بۆ تۆ یاخودەوەی کە وەکو خۆت ئەڵێ حەزت لە شعرەکانی ژینە بووە چوت کارت لەسەر ئەوانە کردووە ئەمە شتێک هەیە لە پشتیەوە دیارە بۆک باسم کرد ئەم گۆران بە باوکی نوێگەری شعری کوردی داهاندێت لە کلاسیکا ئێمە نالیمانەیە لووتکەیە لە نوێگەریە گۆرانمان هەیە لووتکەیە کە ئەمە زۆر پێویستە تۆ ئاگاداری ئەدەبیات بیت و ئەم لووتکانە بهێنیتە پێشەوە بۆ کارکردن ئەمە زۆر پێویستە بەڵام ئەوەی کە پێوەستە بە گۆرانەوە گۆران بۆ من خۆشەویست نەبوو لە سەرەتایە بەڕاستی کاڵم خۆشەویست نەبوو ینی شعرەکانی چونکە هەر کاتێک گۆران بەخوێندەوە ئەو ڕاهەندە فەلسەفی کە لە ناو بیرکردنەوە و کارکردنی منە هەبوو لە گۆرانە نەمەبینیەوە بەڕاستی بۆیە هەستمە کرد بیرۆکەم دەست ناکەوێت لە ناو شعرەکانی گۆرانە من چوومەتە ناو شوێنێکی خاڵی لە بیرۆکە شوێنێکی خاڵی لە بیرکردنەوەی فەلسەفی کە بە پێچوانەوە لای نالی زۆر بەرمەکەوت بەڵام خۆشبەختانە بە نیشتە جێبوونم لە ناو گۆرانە لە ناو شعرەکانیا هەستم کرد پێچەوانە بوو لە هەمووشی گرنگتر مجازەفەیەک بۆ ڕیسکێک بوو بۆ من کە تیۆری بنیادگەری کە تیۆرێک بوو من لی تێنە ئەگەیشتم چۆن ماوەی 2 ساڵێک تۆ کاری لەسەرەکەی ئەخوێنی تۆ ئەتوانی تێبگەیت بۆیە هەوڵێکی باش بوو بۆ ئەوەی کە من جارێکی تر لە گۆران تێبگەم و لە هەمووشی گرنگتر لە ڕێگەی تیۆرێکەوە کە کەم تا زۆر ئاشنانیە بە کتێبخانەی کوردی ئەو تیۆرە کە تیۆرێکی زۆر گرنگە یوری لۆتمەن داهێنەری ئەو تیۆرەیە و خۆشبەختانە هەر پرۆفیسۆری خۆم دکتۆر ئەنوەر ئەو کتێبەی کە من کردومە بە بنەمای سەرەکی توێژینەوەکە کردوێتی بە کوردی وێسا لە کتێبخانەکانە هەیە بۆیە کارەکە کارێکی باش بوو بۆ من ینی بە بەرهەم بوو سوودم لێ وەرگر بەر لە هەموو شتێک و خۆشبەختانش گۆران لانی کەم خوێندنەوەیەکی نوێی بۆ کرا ئیتر دیارە هەوڵێکە و کە دوجار خوێنەر بە ڕێارەیە کە ئایا کارەکە چەند سەرکەوت لە مابینی ئەم دوو کتێبەیە لیرکی گۆران و نالی کامیان زیاتر مامۆستا هەرێمی ماندوو کرد هەتاکو تێبگا زیاتر و تەواوی بکات بەڵێ سەبارەت بە نالی ئەوە عاشقی خۆم بوو بۆ تێگەشتن لە نالی ینی شتێک نەبوو ماندووم بکات ماندووبوونەکە بریتی بوو لە عاشقی تێگەیشتن ماندووبوونەکە بریتی بوو لەوەی کە بە خۆویستانە من ئەمەم کردووە ینی هێزێکی دەرەکی شتێکی دەرەکی پاڵنەرێکی دەرەکی نەبووە بەڵکو خودی خۆم هۆکار بووم بۆ ئەوی کە کار لەسەر نالی بکەم و دڵیشم زۆر پێخۆشە کە ینی خۆویستانە خۆت کارکەیت ئەوەی کە گۆرانیش بەڕاستی جگەلەوەی کە ئەرکێکە تۆ نووسینی نامەی ماستەر ئەرکێکە لەسەر بەڵام لە هەمووشی گرنگترەوەی کە من ئەوانە بە دەرفەت ئەزانم ینی بۆن نەخوێندنی دکتۆرا ماستەر تەنانەت لە بەکالێرەسەکەیە کە من چەمکی مردن لە زمانی کوردیا هاتە دەرەوە کە یەکەم بەرهەم بووە توانی بڵین لە بارەی مردنەوە لە ناو کتێبخانەی کوردی چەندی نامەی ماستەر و دکتۆرا ئەو کتێبەی منیان کردووە بە سەرچاوە ئەم کارانە هەوڵێکن بۆ ئەوەی کە بەڕاستی تۆ ئەرکێکە پێ ئەسپێرێت چۆن سوود لەو ئەرکە وەرگریت بەرهەمێکی گرنگ بهێنیتە ئاراوە ینی بۆیە ڕاستە ئەرکی نووسین بووە ئەمە کە پێویستە تێزەک نامەی ماستەرەکەت بنووسی بەڵام لە پاڵیا من بە عاشقەوە کارم تیا کردو ئەیژ عاشقی ئەوەی کە تۆ تێبگەیت
بەرهەمەکەش دوجار من جگەلەوە بۆ کتێبخانەی زانکۆم نەنووسیەوە بە تەنیا لە کاتی توێژینەوەکەشە من بەردەوام چاوم لەوەیە کە ئەم بەرهەمانە کە ئەینووسم بێتە دەرەوە ینی بتوانێت ماوەی زەمانێکی دوورتر ببڕێت تا ئەوەی کە لە کتێبخانەی زانکۆکانە دابن لێ بۆیە بە ماوەیەکی زۆر کورتیش کردم بە کتێب بەڕاستی چونکە پێم وابوو هی ئەوەیە کە خوێنەر سوودی لێوە زۆر باشە مامۆستا هەرێم هیچ خوێندنەوەیکی فەلسەفی هەیە لێسا بۆ شاعیرە نوێیەکان کردبێتی یاخود لە پلان تا هەبێت بیان بکەیت بەڵام بەرەوەی وەڵاممان بیتەوە دەچینە لای ناوبڕێکی کورت و بەردەوامە بین لەگەڵتانە. ئێرە بەرزایەکانی سلێمانیە بەرزایەکانی سلێمانی هێمای شارستانی ژیان دووبارە سڵاتان لەبێ عزیزان ئێمە بەردەوام ببین لەگەڵ مامۆستا هەرێمەوە گفتوگۆی زیاترەکەین دەربارەی کتێبەکانی. مامۆستا هەرێم باسی ئەومان کرد کە لە ئێستادا هیچ خوێندنەوەیەکی فەلسەفی هەیە بۆ شاعیرە نوێیەکان کردبێتی یاخود لە پلان تا هەبێت بیکەیت بۆیان دیارە بەر لە چەند ساڵێک بەردەوام بیانی با بڵێن لە ناو ڕۆژنامەکانە نووسینم هەبووە لە ناو گۆڤارەکانە کەم تا زۆر لە بواری ئەدەبیە ئیتر ڕۆمان بێت لە بواری ڕۆمانە کە چەندین توێژینەوەم کردووە چەندین نووسینم هەبووە کە زۆر تریژە هەندێکی فەلسەفی لە ناو کارکردنما هەبوو بۆ خوێندنەوەی ڕۆمانە کوردیەکان بۆ نەدوو نووسینم لەبارەی ڕۆمانەکانی بەختیار عەلیەوە نووسیوە لە چەندین ڕۆمانی تر ڕۆمانی زێبرای جەبار جەمال خەریب و لە بواری شەعریشا نزیکی 5 ساڵێک بەر لە ئێستا کتێبێکم نووسی کە بەش لە گۆڤار و ڕۆژنامەکانە بڵاو بۆ تۆ بەشێکی زۆری کتێبەکە ئەویش خوێندنەوەیەکی بوونگەرانە بووە فەلسەفیانە فەلسەفەی بوونگەرانە بۆ شعرەکانی ڕامیار مەحموود کە دیوانی دڵ لە ناو سنگی ئەم جیهانەدا لێنادات هەوڵێک بۆ تێگەشتێکی فەلسەفیانە لە شعری ئەو شاعرە کە دیارە وەکو کتێب چەند ساڵێکە ئامادەیە تەنیا چاپ نەکراوە بەڵام لە پاڵیشم بەردەوام خوێندە با بڵێن ئەوانی کە ئەینووسم ڕاندێکی فەلسەفی لە پشت نووسینەکانەوە پێم خۆشە بێتەوە ئەو پەیوەندی و ئاوێزانەی نێوان ئەدەب و فەلسەفە بە کارێکی گرنگی ئەزانم. زۆر باشە بابێنە سەرێکێکی دیکە لە کتێبەکانت لۆگۆس فەلسەفەی پێش سوکراتیەکان باسێکی ئەم کتێبەمان بۆ بکە باسێکی ئەم گۆڤارە ببوورە بەڵام بەر لەوەی کە باس ناوڕۆکەکەیمان بۆ بکەیت باسی ناوەکەمان بۆ بکە لۆگۆس یانی چی؟ لۆگۆس گۆڤارێکی فەلسەفیە خۆم و هاوڕێم شاو عوسمان سەرپەرشتی و گۆڤارە ئەکەین تا ئێستا 4 ژماری لێ دەرچووە و 2 کتێبیش لە ئێستا ئیش لە ژمارەی 5 ئەکەین وە گۆڤارێکی سەر بەخۆیە تەنیا خۆم و هاوڕێم شاو عوسمان وەکو سەرپەرشتیار و ئەرکی مادی و بڵاوکردنەوە هەموو شتێکی هەر خۆمانین گۆڤاری لۆگۆس لە وەکو پرسید لەبارەی ناوەکەیەوە لۆگۆس وشەیەکی یۆنانیە مانای زۆری هەیە کە گرنگترین ماناکانی بریتە لە زمان وتن ئەم وتنە مەبەستت چیە لە وتن بۆ لۆگۆست هەڵبژاردووە؟ بەڵێ وە گوتمان بنەڕەتی فەلسەفەی یۆنان کە
فەلسەفە لێەوە دەسی پێ کردووە یەکێک لە بنەڕەتی ترین وشەکان کە فەلسەفەی یۆنانی پێ ئەناسرێتەوە لۆگۆسە لۆگۆس وشەیەکی بنەڕەتیە کۆمەڵێک مانای زۆری هەیە یەکێک لە ماناکانی بریتە لە وتن مانایەکتری بریتە لە عەقڵ بریتە لە زانست بریتە لە گوتار بریتە لە بیرکردنەوە یەکێک لە فەیلسوفا پێش سوقراتیەکان کە هیراکلیتۆسە بە فەیلسوفی لۆگۆسی ناسراوە تەنانەت ئەو خواش بریتە لە لۆگۆس دیارە لە یۆنانی کۆنا خوامان زۆر بووە ینی خواکان فرە بوون یەک خوانە بووە و لۆگۆسی یەکێک بۆ لەو خوانەی خوای بیرکردنەوە خوای عەقڵکە ئەو عەقڵەی گردون بەڕێوە ئەبات ئەو عەقڵەی کە جیهان بەڕێوە ئەبات لۆگۆس بریتە لە حەقیقەت دەرکەوتنی حەقیقەت کاتێک کە ئێمە ئەڵێن ڕاستی ئەڵێن بە وتنێک ئەڵێن وتنێکی عەقڵیە و ڕاستی دەرئەخات بەواتایەکی تر لۆگۆس بریتە لە دەرخستن یا دەرکەوتنی ڕاستی لە ڕێگەی گوتنەوە بۆیە فەلسەفەش بنەڕەتی فەلسەفەش کاری بریتە لە کارکردن لەسەر حەقیقەت چییە و لۆگۆسیش ڕێگەیەکی بنەڕەتیە بۆ دەرکەوتنی یاخودە ڕاستی لە ناو لۆگۆسا خۆی دەرەخات زۆر باشە ئێمە لە بەرەوەی کە کاتمان کەم ماوە ئەمەوێت بە گشتی چەند پرسیارێکت لێکم یەکێک لە پرسیارەکانەوەی کە هەمومان نەزانین کە فەلسەفە زمانێکی قورسە ڕەنگە چینێکی کەم بتوانن لێ تێ بکەن ئێمە چۆن وا بکەین کە ئەمە گشتی بکەین یاخود ئاسانتر بکرێتەوە بۆی کە هەموو کەس بتوانن لێ تێ بکات لە شیکارەکانی تێ بکات بەڵێ دیارە خوێندنەوەی فەلسەفە گرنگیەکی زۆری هەیە بۆ هەر تاکێک و بۆ هەموو کۆمەڵگەیەک بۆیە فەیلسوفەکان زۆربەی جەخت لەسەرەوەکەنەوە ینی ئەگەر کۆمەڵگەیەک فەلسەفەی تیانە بێت کۆمەڵگەیەکی مردووە نەتەوەیەکی مردووە ئەوەی کە زیندوێتیە بە نەتەوە بە کللتور و بە بیرکردنەوەی کۆمەڵگەیەک بریتە لە بەرهەمی فەلسەفی و بەرهەمی فەلسەفیش پێویستی بە کللتوری فەلسەفیە کللتوری فەلسەفیش پێویستی بە پەروەردەیەکە کە بنەڕەتێکی فەلسەفی لە پشتیەوە هەبێ بەواتایەکتر مێژوویەکە هەبێ کە ڕێز لە فەلسەفە و بیرکردنەوەی فەلسەفی بگرێ بەداخەوە کە لە کۆمەڵگەی خۆمانەوە لە کللتوری خۆمانە بە چەندین هۆکار کە ڕەنگە زۆربەی خەڵک بزانێت کە هۆکارەکان چین بیرکردنەوەی فەلسەفی بوونی نەبووە لە لای ئێمە یاخود نەریتێکی فەلسەفیمان نەبووە و کتێبخانەی کوردی لە ئێستاە و لەگەڵ ئەوەشدا بەداخەوە کە لە خوێندنی سەرەتایە تاکو بڵێ قۆناغی زانکۆش کە بەشێکە دیاریکراوە تو هەڵی بژێری دوجار گرنگێکی وای پێ نەدراوە تەنها بزانم یەک ساڵایە لە منهەجە کەمێک فەلسەفە هەیە بۆچی؟ بەڵێ لە قۆناغی پێنجایە پێم وایە هەڵم نەکرد فەلسەفە هەیە بەڵام بەداخەوە فەلسەفە نیە ئەوە تعزیبە ینی ئازاردانی ئاڵۆزە واد لێکا دوورکەویتەوە لای ئازاردانی خوێنکاری کووردە کوشتنی خوێنکاری کووردە تۆرانی خوێنکاری ئەوە ترسێک نییە ئەو ترسەوە لە خوێنکار ناکە کە کاتێکە چێتە قۆناغی زانکۆ بە نمونە دوورکەوێتەوە لێ و نەیەوێت هەڵی بژێرێت ئەو بەشە بەدڵنیاییەوە لەبەر چی لەبەرەوەی کە یەکەم خۆی فەلسەفە یەک شتی هەیە کە زۆر جیاوازە لە هەموو بوارەکانی تر ئەویژەوەیە جیاواز لە هەموو بوارەکانی تر فەلسەفە شتێک نییە سوودمەند بێ بەمانای قازانج ینی بۆ نمونە فەلسەفە بڵێ ئیشە دەستخات ینی وەکو پیشە بەکاری بێنیت ناتوانیت کە ئەمە ڕەنگە بۆ بیرکردنەوەی کۆمەڵگەیەکی سوود خواست ڕەنگە زۆر جێگەی ڕەزامەندی نەبێت کە کۆمەڵگەی کوردیژێکێکە لەوانە کە بەردەوام چاوەڕوانی سوودی مادی ئەکات تۆ ئەخوێنی چی دەسەکەی ئەبی بەچی کە فەلسەفە ڕەنگە هەمیشە ئەوانەی سەر خۆمان زیاتر ئەوەش لە مێشکمان ناچەسپێنن و ئەکەن کە تۆ وا بیر بکەیتەوە لە هەمووشی گرنگترەوەی کە کارکردنی فەلسەفی بەو چەشنەی کە لە ڕابردووە کراوە و نخبەیە کاریان تیا کردووە لە ماوەی 30 ساڵ 40 ساڵی ڕابردوو بە جۆرێک دەتوانین بڵێن هەندێک گۆڕانکاری بەسەر بیرکردنەوەی خەڵک یاخود با بڵێن ڕۆشنبیری کوردیش تەنانەت هێناوە ئەویژەوە بۆ کە بەرهەمی زۆر باشە هاتوونەتە دەرەوە و کتێبخانەی کوردی ئێستا خۆشبەختانە کتێبی فەلسەفی زۆر باشتە و لە هەمووشی گرنگترەوەی کە فەلسەفە بۆ نەوجەوانان یا بۆ مناڵان چونکە فەلسەفە و مناڵ دوانەیەکی نزیکن لێ زۆر باشە مامۆستاگیان بێگومان تەوەرەکە
گفتوگۆ زۆر هەڵەگرێت بەڵام ئێمە ئەمانەوێت لەبەروی کاتمان کەم ماوە ئەمانە باسێکی ئەو مامبووکی دوابەرهەمی مامۆستا هەرێم چی بۆ لەگەڵ ئەوەشدا زۆر بە کورتی ئەوەی ماوتە کە ئێمە نەمان باسمان نەکرد بە بتوێ بڵێت دوابەرهەمی من کە با بڵێن چاپ بوو کتێبی چەمکی مردن لە زمانی کوردیا چاپ کرایەوە و کتێبێکی تر کە دوا بەرهەمم بووە نەک چاپ کرابێتەوە و چاپی یەکەم کتێبی نیشتیمانی فەلسەفیە نیشتیمانی فەلسەفە گەشتێک لەگەڵ پرۆفسۆر حەمید عەزیز پسپۆڕی بواری فەلسەفەیە لە زانکۆی سەلاحەدین دیارە پرۆژەی من لە ناو نیشتیمانی فەلسەفەیە لە 2008ەوە دەستی پێ کردووە کە دوو بەرهەمی تا ئێستا هاتوۆتە دەرەوە دوو کتێب یەکەم گەشتی فەلسەفی لەگەڵ دکتۆر محەممەد کەمالا بوو نیشتیمانی فەلسەفە گەشتێک لەگەڵ دکتۆر محەممەد کەمال لە ساڵی 2013ە ئەو بەرهەمە چاپ کرا بەداخەوەی دکتۆر حەمید عەزیز کە دەمێک بوو ئامادە بوو بەهۆی ئەو قەیرانەوە دواکەوت و بەڵام بوو بە دوا بەرهەم کە لە ماوەی ڕابردووە چاپمان کرد ئەمانە هەوڵێک بوون بۆ ئەوەی کە دوو کەسایەتی گەورە لە ناو بواری کارکردنی فەلسەفیا لە زمانی کوردیە کە دکتۆر حەمید عەزیز یەکەم کەسە ئەتوانین بڵێن یەکەم کتێبی فەلسەفی کە نووسرابێ دکتۆر حەمید عەزیز نووسیوێتی و لەگەڵ ئەویشا دکتۆر محەممەد کەمال کە ئەتوانین بڵێن وای کردووە زمانی کوردی پەروەردە ببێت یاخود بگاتە شوێنێک کە نووسینی کوردی بە نووسینی کوردی یاخود زمانی کوردی بۆ نووسینی فەلسەفە ڕێگاکەی بۆ خۆشکات کە کاری زۆری کردووە کە زیاتر لە 25 بەرهەمیێنە زۆر سپاس بۆ مامۆستا هەرێم عوسمان کە نووسەر و مامۆستای زانکۆم ئێوارە لای ئێمە بوویت زۆر سپاس بۆ کاتەکەت و بۆ ئامادەبوونت و هیوایکاری باشتر و سەرکەوتوتری زیاترت لێ ئەخوازم بەڵێ ئازیزان بەر لە کۆتایی سپاس بۆ سپۆنسەری جلوبەرگەکانی من کە زێد ئێجمۆدەیە لە گەڕێکی ئاشتی خوارشیرینی تابان و سپاس بۆ ئێوەش کە هەتاکوی ئێستا بینەرمان بوون هەتاکوی ئێوارێکی دیگە بە دیداری ئەوەی ئازیز و خۆشەویست شادەبینەوە ئێوارێکی خۆش.